Long John Silver and future plans. From the apple barrel incident, we discover that Long John Silver is really a pirate and the one who looked after supplies for Flint. By talking to young Dick, he's persuading him to join the pirate group on the Hispaniola. After this, Silver also talks to the coxswain and Israel Hands, and we learn that this man is also a pirate. لە ڕووداوەکەینەوە بەرمیلی سێواندا بۆمان دەرکەوت کە لۆنگ جۆن سیلڤەر بەڕاستی چەتەیە و یەکێکە لەوانەی کە بەدوای گەنجینەکەی فلیندا دەگەڕێ بە قسەکردنی بۆ دیکەوە ڕازیکردنی بۆ ئەوەی پەیوەندی بکە بە گروپی چەتەکان لەسەر کەشتی ئیسپانیۆلا. دوای ئەمە سیلڤەر لەگەڵ کۆکسوێن و ئیزرائیل هاندسیش قسەی کرد و لەمەوە دەگەینە ئەو ڕاستی کە ئەو پیاوەش هەر چەتەیە. When Silver talks to Dick about money, he shows that he's different from the other men because he saves his money whereas the others quickly spend all theirs. From this, we realize that he's much cleverer than the others, and with his money, he plans to live somewhere quietly with his wife for the rest of his life. کاتێک سیلڤەر قسەی بۆ دیک دەکرد لەبارەی پارە و پوڵەوە وانیشانی دەدە کە ئەو لە چەتەکانی تر جیاوازترە لەبەر ئەوەی ئەو هەرچی پارە و پوڵی هەیە پاشەکەوتی کردووە لە کاتێکدا چەتەکانی تر پارە و پوڵەکانیان کە هەیەە بە زوویی سەرفی دەکەن لەوە بۆمان دەردەکەوێت کە ئەو سیلڤەر زۆر ژیر و زیرەکترە لە چەتەکانی تر و بۆ پارە و سامانەی کە هەیەی سیلڤەر پلانی داڕشتووە لە شوێنێکی هێمن و ئارام بژی لەگەڵ خاو و خێزانی تا ئەو تەمەنەی کە لە ژیانی داماوە.